ئەلو هاژنەکە ڕەحیم لەکوێی؟ ئەلێ ڕۆژی 200 پرسیارم لێکەی 199 ئەوەیە ڕەحیم لەکوێی لە کوێم لە ڕێگام هەنێ کەلوپەلمێ هەر ئێستا بۆم کڕە. ئاخر دەنانا ئێستا ناڕۆڵە بۆ ئێستا شەو کە هاتمەوە بابێسەیشمەیە ئاخر بیرێ دەچێتەوە تۆ شەو نیوەی شەو بۆ من یەیتەوە. ئاخر ژنەکە گوناح تەگا وەڵڵاهی دوێنێش تاقیر بووم سێ کەسم بردو بە واسە تاکو وەریان گرتومەتەوە ئەرێتە بەسا نەخێر ئێستا بۆ منی بێنە. الحكم لله باشە دە بە ڤایبەر بۆ بنێرە بابیرم نەچێتەوە دەدەی باشە باش دەی بۆ دەنێرم. دەیخوا حافیز کاکە گیانبایی 4250 34 مان بەرە 250کەی بۆ خۆ ئای دەست خۆشخوانەی بڕێ دەستی تۆش خۆش بێت ئاژنەکە ڕەحیم بیرم چوو ئاردم بۆ بێنەرەوە. ئەردی بۆ چییە؟ ئەیکەم بە کێک باش دە باشە دەدەیخە کاکە زەحمەنە بێ ئارد لەکوێوەیە؟ ئالوێوەیە ئاواوە؟ باڵێ باڵێ دیسان تەلەفۆنێ سەی ژنەکە مشتی تری بیر چووە ئاژنەکە کورە ژنی چ کورە احترامی خۆت بگرە ئەمە ژنی تومە کاک ڕەحمەجان تۆی جەنابێت داوای لێبوردنەکەم ئەم زانین ژنەکەمە کورە داوای لێبوردنی چ حاڵی چ ژنی چ کورە کاکە تو کەی نێ مەزبوط دەبی برام کاکە لۆ مەزبوط نابێت و کاکە لۆ دەوامت مەزبوط ناکەی بە قوربانە بم یەک تۆزی کاگەمە ئەوێ بە خۆت غیابوشتم نەی ئامان کۆرە تو غایب درای و قەتع ڕادەب درای گوناح دەکا وەڵا ئەگە کاکەیم زروفی خۆمە بۆ تێگەێنم ئەگەر قبوڵ نەکرد هەڵبەتە چیڕی بێدە کورە دەزوو وەرە زوو زروفی چ زروف باش بە ساقم باش ئەها ئێستا ئەگەم ئێستا دای خوافز السلام عليكم ورحمة الله وبركاته. خوا لێمان خۆش بخوایە خوا بە خاتری گەورەی خۆ لە بەڵای ناگەهان لە شەڕی شەیتان لە فیتنەی آخر زەمان بە دوورمانکەی خوایە خوا ڕەحم بۆ مێردەم کەی خوایە لە ڕەفیقی خراپ بە دووریکەی ئەو برایم ساڵح کەی خوایە ئەو پورەم لە نەخۆشیە ڕزگار کەی خوایە ئەو کچە شەشی علمیە خوایە شەنگە ڕزگاری کەیت و ناجاحەت بێنێ خوایە خوایە لاڤینی خوشکم بە بەختی خۆی بگا و بچێتە ماڵ و حاڵی خۆی بەو کوڕە بگا زۆر دڵی پێوێت ئامین ئامین خوایە ئامین ئەم ماڵەیە مەڵی زنجیرە دەرەمای تورکیە ئەنواع قەزیی تایە خوا ڕەحمان پێ بکەی ئەو بۆنی قاچی تۆیە گۆرەکانت شت بۆ بەردەکاو تێکرد تێم کرد داندا بە مریشکەکان ئەڵێم بۆ لێرەکە و گەرم ناکا پلاگێ و بۆ لێرەکە و چاکرد ئەویشم چاکرد سوتا بوو ئەی جلەکانی خۆت لابرد دەباشە جلەکانی قسە خسالەوە هەڵم گرتووە هەر هەمووی تایدی تێکرد خسالەکە ئەی قابلە بێت تایید دەباشە ماڵە بە قڕنەگیرە ژنی خەڵکی کە مێردەکەیەتەوە یاخوا بە خێر بێتەوە پیاوە کە مانوو نەبی تۆش دەک 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 ئەڵی دارکوونکەری مێشکی منێ کور کردووە ئەوە کردووە ئەمە کردووە ئەرێ خۆش خۆ بۆنی تەڕەپیازێ لێت شەو شات منە چمەنم شەوشات